ئێرە فەڕەنسایە کەمپی شەرمەزاریمانە. ئەمە سەردەی ڕێی لاپەڕەی یەکەمی ڕۆژنامەی وێست فرانس بوو. بڵاوبوونەوەی راپۆرتی ڕۆژنامەکە کە باس لە دۆخی خراپی پەناخوازەکان دەکات کە زۆرینەیان کوردن ئەو ڕۆژە بوو کە لە کەمپی گراند سانتی شاری دانکێخکی باکووری ڕۆژئاوای فەڕەنسا بووم. لە ناو دارستانێکی لا سەپی شارەکە و لە ناو قوڕولیتەدا سەدان خێوەت هەڵدراون و نزیکەی 3000 پەناخواز لێرە شەوانە ڕۆژ دەکەنەوە و چاوەڕوانی چارەنووسێکی نادیارن. من ناو شاخەوانە، من پێشمەرگێک بووم لە کوردستان، 4 مانگ مەعاشم وەرنەگرن، ناچاراتم بۆ ئێرەکانە بژێوی ژیانی خۆم. چەند جارێکی شواری شاعینەی بووین ویستومانە پەڕینەوە لە ناو شاعینەکاندا تووشی گرفت بووین، یعنی کەپز سواری کەپسی بووین هەوا نەماوە. چەندە منداڵ و عایلەمان لەگەڵ بۆ لەوێکانەدا ئێستان بە بەڵگە پێمە بە تەسویر لەوێدا عاسێ بووین هەوا نەماوە. چەند جار شاعینە ماشکاند و هاتوین دابەزین، پۆلیس چەند جاران گرتوونی دای بەزاندوینەوە، هەڵی داوینە شوێنشکە. پەناخوازان 3 ڕێگەیان لە بەردەمدایە بۆ چوونە ئەوبەر. یان خۆیان هەڵدەدەنە سەر ئەو شەمەندە فەرەخێرایی کە بە ژێر دەریادا لە فەڕەنساوە دەچێتە لەندەن، یان بە ڕێگەی فڕۆکەی تایبەت کە پارەیەکی زۆری تێدەچێت، یاخود بەو کامیۆنە بار هەڵگرانەی کە بە مەبەستی بازرگانی کەلوپەل لە فەڕەنساوە دەبەنە بەریتانیا. زۆرینەی ئەو ڕێگایانەی کە دەچنە بەریتانیا لەلایەن قاچاقچیەکانەوە کۆنتڕۆڵ کراون و بەدەگمەن نەبێ کەس ناتوانێت بەبێ ئەوان بپەڕێتەوە ئەوبەر. جیا لە ساڵانی پێشوو شەپۆلی ساڵی ڕابردوو ئەم ساڵی پەناخوازان بۆ ئەوروپا گەلێک خێزان و منداڵی تێدایە. لەژێر ئەم خێمانەدا کە لەم وەرزی زستانەدا سەرەتاییترین هۆکارەکانی گەرمکردنەوەی تێدانیا، سەدان منداڵ لەگەڵ خێزانەکانیان دەژین کە لە تەمەنی چەند مانگیەوە تا 15 ساڵی و چەندین هەرزەکاریان تێدایە. پێچەوانەی منداڵانی دیکە، منداڵانی ئەم کەمپە خەمێک لە سیمایاندا دەبینرێ، ئەویش لەبەر ئەم دۆخەی تێیدا دەژین کە نەدەتوانن بچنە قوتابخانە و نەشاری یاریان هەیە. ڕۆژی ژیانم ئەوە لێرە پیس و پۆخەڵە، ناڵی بچینە ژوورێ، ناڵی بچینە ئاگری بکەینەوە. حەز دەکەیت تۆ لەکوێ بوویتە ژیانت چۆن بووە؟ لە بەریتانیا بەمە ئەوە، لە بەریتانیا بەمە ژیان خۆش دەمانە. سەرەڕای ناڕەزایی حکوومەت و هەندێک لە دانیشتوان و بەرپرسانی ناوچەکە کەمپەکە بە هەوڵی ڕێکخراوی پزیشکانی بێسنووری فەڕەنسی دروستکراوە. ڕۆژانە شتیمەکانی ئەم ڕێکخراوە و دەیان ڕێکخرا و خێرخوازی دیکە یارمەتیان دەدەن لە دابینکردنی پێداویستیە سەرەتاییەکانی ژیان. پاسکال بریس بەڕێوەبەری ئۆفیسی پەناخوازانی فەڕەنسا ڕایگەیاند کە ساڵی 2015 داواکاری پەناخوازی بە ڕێژەی 27% زیادی کردووە لە چاو ساڵی 2014. لە ساڵی 2014دا 64,811 کەس داوای پەناخوازیان پێشکەشی ئۆفیسی گشتی پەناخوازانی فەڕەنسا کردووە. لەم ژمارەیەش 21,000 کەس داواکانیان قبول کراوە و کارتی نیشتەجێبوونی هەمیشەییان لە فەڕەنسا پێدراوە. لە بەرامبەردا لە ساڵی 2015 ژمارەی داواکارانی پەناخوازی بەرز بۆتەوە بۆ 79,100 کەس کە داواکاریان پێشکەش کردووە و لەو ژمارەیە 26,800 کەس داواکانیان قبول کراون. لە کەمپی دانکێخ لە باکووری ڕۆژاوای فەڕەنسا بە سەدان ژن و منداڵ چاوەڕێی چارەنووسێکی نادیارن لە وەرزی سەرماوسۆڵەدا کە تەنگی پێڵچنیون. ئەوان نازانن کەی دەپەڕنەوە ئەوبەر بۆ ئەوان بەریتانیایە و ژیانێکی خۆشتر. هەڵگورسەمەد NRT دانکێخ.